لێرەیەکەوە بوو خی پەروەردگار عەزە وەجەل ئیمانداران بە پیاوان و ئافرەتانی لەگەڵ یەکە باس کردووە بۆ ئەمر بە چاکە و نەی لە خراپە. ئەم پێشەکە بووە تۆ باسی یەکەم ئایا من لە ناو قاعی پەرلەمانە من و تۆ یاسا هەر دەرئەکرێت تۆ لەوێ بی یا لەوێ نەبی، مسلمان لەوێ بێ یا لەوێ نەبێت، نوێنەری تۆ لەوێ بێ یا لەوێ نەبێ بۆ تۆی دەرەکەن، بۆ من و تۆی دەرەکەن. ئەوە بوو لە ساڵانی پێشوە یاسا دەرکراوە کە لە جای بسم الله الرحمن الرحیم بنووسن بسم الشعب. ئێمە شرکە، بەڵام کێ بوو نەی هێڵا ڕوبەڕووی بووە؟ نوێنەری مسلمانان بوو لەوێ کەوتیان ئەمە مخالفەی قورئان و سنەتە. ئێمە وەک وەرد و ئەنجومەنی خوشکان ئەمڕۆ ڕاستین بە ئەم کۆڕە بۆ بەڕێزان مامۆستا دلێرگەرمیانی و بەڕێز کاک حاجی فاروق کە تێیدا بۆ باس و پرسی هەڵبژاردن خرایە ڕوو. دیارە ئەم جۆرە کۆڕکۆبنەوانە کە بۆ هۆشیاری هەڵبژاردنە سەبارەت بە هەڵبژاردننی ئەم جارە چارە نووسازە، چونکە بەڕاستی ئەوەی کە جێی ئەسەف و ناڕەحەتیە لای ئەمە سیستەمی حکومڕانیە وڵاتە تا بێ بەرەو هەڵدێر و بەرەو خراپیە بە بڕوای من دەنگی دلێری شەقام و پارێزگاری لە شکۆی خێزان گەورەترین فکرە و بیرروباوەڕی من و قەنەعەتی منە بۆی کەوا لە پەرلەمانە بتوانین جێبەجێ بکەین.